باز لە هاوکاری و هەریکاریکردنی نەخۆشان دەکەین لە هەمان کادا سەردانیکردنی نەخۆشان پێویستە چۆن مامەڵایان لەگەڵدا بکرێت چۆن ئەمە باسکراوە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا لە هەمان کادا چۆن تاکەکان بتوانن هاوکاری ئەمان بکەن لە ڕووی مادیۆ بە یاخود لە ڕووی مانەوەی بێت. بێگومان ئێمە گفتوگۆ زیاتری ئەم بابەتە وەرزەکاری زیاتری ئەم بابەتە وەردەگرین کە بە میوانداری دکتۆر پشتیوان ساڵبەر کە بانخواست بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمانە. سڵاو لێبێ دکتۆر بەیانی باش، سپاس بۆی کە لە تەوەریەکەمی بەرنامەی بەیانی باش کوردستاندا لەگەڵماندا بەشداری. ئەمە دەستپێکی پرسیارەکەم بەم جۆرە بێت لە ئاینی پیرۆزی ئیسلامدا چۆن باز لە هاوکاریکردن یاخود هەریکاریکردن و سەردانیکردنی نەخۆش کراوە؟ پێشەکی سپاسان دەکەم، دەستان خۆش بێ، بەیانتان باش، سەلامی خی گەورەتان لێبێت. دیارە دەستخۆشیم بۆ ئەم بەرنامەیە، بەرنامەی بەیانیتان باش کوردستان، بەرنمەیەکی سوودبەخشە بەو هیوایی کە لەم بەرنامێدا ئینشاءڵڵا بتوانین سوودێکی باش بە بینەری NRT بگێرین. دیارە ئەو بابەتە پاش سوپاسی خوای پەروەردگار و سەڵات و سەلام لەسەر گیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئینسان ڕێزی لێگیراوە لە ئاینی پیرۆزی ئیسلام و باشترین مەخلوقە لە مەخلوقەکانی خوای پەروەردگار کە خوای پەروەردگار فەرمیوە لەقەد کەڕەمنا بەنی ئادەم. ئینسان مرۆڤ ڕێزی لێگیراوە، اینجا ئەو ئینسانش کە قۆناغەکانی ژیانی لە خۆشیە و ناخۆشیە و اینجا سەحەتە و نەخۆشیە. ئاینی پیرۆزی ئیسلام گرنگی داوە بە مرۆڤ کاتێکیش کە نەخۆش دەکەوێت دیارە ئەجر و پاداشێکی گەورە هەیە کە ئینسان بتوانێت سەردانی نەخۆشەکان بکات و بەسەریان بکاتەوە، دوعای خێریان بۆ بکە. یعنی لە فەرمودەکان هاتووە کە خوای پەروەردگار لە حەدیثێکی قودسیە فەرمێت بۆچی زیارەتی منت نەکردووە؟ عەبدەکەش ئەڵێ چۆن زیارەتی تۆ بکەم یا ڕەب العالەمین؟ ئەڵێ فڵان کەس نەخۆش کەوت بۆ زیارەتت نەکردووە. جا زیارەتکردنی نەخۆش گرنگیەکی گەورەی پێدراوە لە ئاینی پیرۆزی ئیسلام. بەڵێ دکتۆر، تۆ لە قسەکاندا ئاماژە بۆ کرد هەم هاوکاریکردن هەم سەردانیکردنی نەخۆش، لە هەمان کادا ئاماژە بە ئەجر و پاداش کرد. کاتە ئەجر و پاداش لێرەدا لە ئاینی پیرۆزدا چۆن باز دەکرێت، چۆن ڕۆڵ دەبینێت؟ ئەجر و پاداشتەکە چی دەبێت بۆ ئەو کەسەی بۆ منە تەنها هاوکاری نەخۆش دەکات یاخود ئەوانەی تەنها سەردانی نەخۆش دەکەن؟ کەواتە لێرەدا هاوکاریەکە ئەجر و پاداشی دەکرێت بڵێن زیاترە وەک لەوەی کە کەسێک تەنها سەردانی نەخۆشەکان دەکات؟ بەڵێ، بەنسبەت ئەو دوو تەوەرە مەسەلەی هاوکاریکردنی نەخۆش یان سەردانیکردن، ئەمە هەردووکی ینی جیاوازن، هەردووکی ئەجر و پاداشی خۆی هەیە. بۆ نمونە و ئەجر و پاداشتی کەوا تۆ سەردانێکی نەخۆش دەکەی ئەوە ینی تایبەتە بەو کارە، ئەوە چێتە بابی عیبادەتەوە. عیبادەتیش وەکو پێناسە کراوە هەموو کردەوەیەکی چاک کە لە قسە و لە گفتار بێت کە خوای گەورە پێی خۆش بێ، پێ ڕازی بێت. اینجا ئەو کارش خوای پەروەردگار پێی خۆشە، پێشی ڕازیە کەوا ئینسان سەردانی نەخۆش دەکات. بە تەوەرەکەی تریش مەسەلەی هاوکاریکردنە، ینی خوای پەروەردگارە فەرمێت وتەعاونوا عەلى البر والتەقوى. ئەمە لە ئیشە چاکەکانە کەوا ئینسانی موسڵمان دەبێت هاوکاری یەکتر بکات لە ناخۆشی و لە نەخۆشیدا. اینجا نەخۆشیش پێویستی بە هاوکاری هەیە، هاوکاری معنەوی هەیە و هاوکاری مادیشی هەیە، چێ ئەو نەخۆشە لە ماڵەوە بێت یان لە جێگایەکی تایبەت بێت، لە نەخۆشخانەکان بێت یان لە جێگایەکی تر بێت، ئەبێ گرنگی پێ بدرێت. بەڵێ، کاتە لێرەدا هەر لەسەر بابەتی ئەجر و پاداش بمێنەوە، ئەوانەی لە ڕووی مادیەوە یارمەتیە خۆت هاوکاری ئەو کەسانەکەن کە نەخۆشن، بە تایبەت ئەوانەی کە لەسەر جێگان هاوکاری مادی لێردا چۆن ڕۆڵ دەبینێت؟ هەروەها ئایا بەواجب دادەندرێت ئەوانەی کە دەکرێت باری دیارایی خۆیان یاخود دۆخیان باشترە دەکرێت هەمیشە هاوکاری نەخۆشان بکەن؟ بەڵێ، ئەوە دەتوانین بکەینە چەند بەشێکەوە، یعنی یەکێک لە بەشەکان ئەم نەخۆشە پەیوەندی بە کەسەکەەوە چییە؟
ئەگەر ئەو نەخۆشە لەو کەسانە بێکەوە نزیکن لێەوە ئەگەر دایک بێ باوک بێ خوشک بێ برا بێت کوڕ بێ کچ بێت کچی بێت یعنی ئەمانە بۆ خۆی واجبە بەڵێ واجبە لەسەری کەوا یارمەتیان بدات نەفەقەیان بدات هاوکاریان بکات لەگەڵیان بێت بەشێکی تر ئەوەتانی ئەگەر هات و ینی ئەوانەی کە خێرخوازان دەیکەن خی گەورە پاداشی خێریان بداتەوە ئەگەر ئەو نەخۆشە کەسی نەبوو ینی ئەو کەسش پێویستی بە عیلاجە بە دەرمانە هەستن لەم بارودۆخەی ئێستا ینی زۆر پێویستیان بە هاوکاری مادی هەیە کەوا عیلاجەکانیان بۆ بکڕێ یان بخرێنە مستەشفایەکەوە چونکە مستەشفاکان نەخۆشخانەکان کە ئەوانەی کە ئەهلین یان حکومین ئەوانش پێویستیان بە داو دەرمان هەیە جا بۆیە لەو بوارەوە پێویستە کە هاوکاری بکرێن مادیەن. بەڵێ لێرەدا لە ئاینی پیرۆزی ئیسلامدا کامیان بەواجب دادەنرێت یاخود چۆن باسی ئەوکراوە کە دایک و باوک ئەوانەی کە کچ و کوڕ منداڵی کچ و کوڕیشیان هەیە ئایا خزمەتکردنی دایک و باوک لەو کاتانەی نەخۆشن یاخود لە هەر کاتێکدا کچەکە لەسەری واجبە خزمەتی دایک و باوک بکات یاخود کوڕەکە؟ بەڵێ پاداشتی دایک و باوک لە ئیسلامە زۆر گەورەیە یعنی خوای پەروەردگار مقارنەی کردووە بە عیبادەتەوە وقضى ربك ألا تعبدوا إلا إياه وبالوالدين إحسانا يعني چۆن يعني کە عیبادەتی خوای پەروەردگارکەی پاشان خوای پەروەردگار تەوجیه و ڕێنمایە کات بۆ بەندەکانی کەوا لەگەڵ دایک و باوکیان باش بن چی کوڕەکە بێت چ کچەکەش بێت واجبە لەسەریان لەگەڵ دایک و باوکیان باش بن بڕیان بکەن هاوکاریان بکەن چاکەیان لەگەڵا بکەن چونکە یعنی ئینسان تەماشا بکە لەو قۆناغی کەوا منداڵ بووە یان لە سکی دایکیاتی ئەو قۆناغانە بێنێتە پێش چاوی خۆی چۆن دایک و باوک ئەو منداڵیان پەروەردە کردووە پێگەیاندووە تا گەشتوتە ئەو قۆناغی کەوا ئێستا مەسئولیەتی هەیە جاکە بەرپرسیارە بۆیە ئەبێ وەکو واجبێک لە واجبەکان لە سەرشانێتی کە هاوکاریان بکات و هەروەها وەکو قەرزێکشە ئەبێ بیداتەوە ئەو دایک و باوکە زۆر ماندوو بوونە بەو منداڵانەوە ئێستش کە پێویستیان بە منداڵەکانەیە واجبە لە سەرشانیان و هەروە وەکو قەرزێکشە ئەبێ بیدەنێ و ئاەتەکانیش لەو بارەوە زۆرە و هەروە فەرمودەکانی پێغەمبەریش عەلەیهی سەڵات وسەلام کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ئەفضەل الأعمال ناوی بردووە کە یەکێکەوەیە کە بر الوالدینە کە چاکە لەگەڵ دایک و باوکە بکەیت. بەڵێ بەڵێ دکتۆر تۆ لە قسەکانتە ئاماژە بۆ کرد کە قەرزێکە منداڵ یاخود منداڵی کچ و کوڕ ئەبێت بەرامبەر بە دایک و باوکی ئەنجامی بات کەواتە گەر بێت و بەداخۆ ئێمە هەندێک جار گوێبیستی ئەو بین لە میدیاکان بێ یاخود تۆڕە کۆمەڵایەتیەکان بێت بەشێک لە منداڵەکان ئەگەر ئێمە بە بەشێک قسە بکەین دایک و باوکیان لە کاتی نەخۆشیدا بەجێ دەهێڵن یاخود هاوکاریان ناکەن یاخود بەشێکیان لە ماڵەکاندا ئەیانکەنە دەرەوە لێرەدا ئەمە چۆن باز دەکرێت لە ئاینی پیرۆزی ئیسلامدا لە هەمان کاتدا ئەو منداڵانە ئەو قەرزانەکە خۆت ئاماژە پێکرد نەیدەنەوە کاتە لێرەدا کۆمەڵگەش پێویستە چۆن سێری ئەو منداڵانە بکات؟ وڵا گەر تەماشای کۆمەلگە بکەین ئەگەر بڵین بۆتە دیاردە سواز بۆخواان نەبووتە دیاردەیەکی گەورە ئەو ڕووداوانی کەوا لەگەڵ دایک و باوکە ئەکرێت حکمی شەرع طبعا هەر ئینسانێک ئەگەر ڕێز لە دایک و باوکی نەگرێت چاکە لەگەڵ دایک و باوکی نەکات اینجا هاوکاریان نەکات و گۆڕایاڵیان نەکات ئەچێتە بابی حقوق الوالدین ئەوش ئەکبەر الکەبائیرە یەکێکە لە تاوانە گەورەکان بەڕاستی ئینسانی مسلمان بە تایبەت نابێت یعنی بێوەفا بێت لەگەڵ دایک و باوکیە یعنی ئێمە ئاەتمان هەیە كوكو باسم كر وقضى ربك لا تعبدوا إلا إياه وبالوالدين إحسانا يعني حتى خواي پروردگار رنمويك ولا تقل لهما أف يعني نابي هر وشيء أفش بكار بيني درباري برامبر دايكو باوك إنجا يعني أو دیاردێ یان ئەو حاڵەتانی کەوا ڕوودەدات منداڵەکان ئەگەنە ئاستێک بە تایبەت یعنی خی گەورە امکانێتێکی باشیان پێدەدات دایک و باوکەکانیان نەخۆش دەکەون پەک دەکەون بە ساڵە ئەچون یعنی گەورە ئەبن لە تەمەنە تەماشاکەی هەندێکیان یعنی ئەو بێوەفاییە بێ عوزر هیچ عوزرێکیان نییە دایک و باوکەکانیان ئیهمال دەکەن یان دەیان بن بۆ
ئەو جێگایانەی ئەو ماڵانەی کەوا تایبەت کراوە بە ساڵاچوون و بە ئەو کەسانی کەوان نەخۆشن بەڕاستی ئەوە نابێت ڕووبدات لەلایەن مسلمانەوە اینجا ئەبێ ئەوەش بزانێکەوە دایک و باوک دوو دەرگان بۆ چوونە بەهەشت یعنی ئەگەر لە دنیا مابێتن ئەبێ بزانانی ئەوانە دەرگان بەرەو بەهشت ئەو دەرگانش چۆن بەدەستێنی و چۆن توانین بچتە باشتەوە ئەویش بە چاکەکردنە لەگەڵ دایک و باوکە. بەڵێ بەشێکیان هەیە بۆم نەباری دارایی خۆیان زۆر باشە و هیچ کێشەیەکیانیان بەڵام کە سەردانی نەخۆش دەکەن دەزانن ئەو خێزانە باریدارەیان باش نیە لە هەمان کاتە تەنها ئەوەی ئەم خێزانە ئەنجامیدات هاوکاری معنەویە تەنها سەردانیکردنە تەنها گفتوگۆکردنە لێرەدا ئەمانە چۆن باز دەکرێت لە ئاینی پیرۆزی ئیسلامدا. بەڵێ وەکو باسمان کرد لە سەرەتاوە مەسەلەی سەردانکردنی نەخۆش یان ئەو کەسانێکەوە بە ساڵا چوون یان هەندێکیان گەشتونەتە قۆناغێکەوە پەککەوتون ینی ناحی عقلیان هێشتا هەست دەکەن بە شتەکان بە بەرامبەریان ئەوانە کە سەردان دەکرێن بەڕاستی دڵیان خۆش دەبێت کاتێکیش ئەو ئینسانە ئەو مرۆڤەکەوا دەچێت ئەگەر نزیکی خۆی بێت ئەوە دیارە تەئسیری زیاترە ئێمە پێمان باش نییە کەەوە ینی کەسێک ئیمکانێتی هەبێ دایک و باوکیان خزمێکی بنێرێ بۆ شوێنانە خۆی بتوانێت لە ماڵەوە خزمەتیان کە ئەگەر عوزرێکی هەبوو هەر ناچار بوو زۆر ناچار بوو کە بڕاتە ئەو شوێنانە ئەوە نابێت بە یەکجاری وازیان لێ بێنێ پرسیاریان لێ نەکات سەردانیان نەکات اینجا بەڕاستی معنەویان بۆ ئەو کەسانە دەورێکی چاکیە ئەگەر سەردان بکرێن قسەی خۆشیان بۆ بکرێن دڵنیان بکەنەوە هەندێکیانی گفتوگۆی مباشر لەگەڵیانە بکرێت ئەوە دیارە کاریگەری خۆی دەبێت لە سەریان. باشە. دکتۆر ئەوەی لای من بۆتە پرسیار چۆنیەتی مامەڵەکردنە لەگەڵ ئەنجامدانی هاوکاریەکە. تۆ بۆن منە هاوکاری خێزانێک دەکەیت یاخود هاوکاری نەخۆشی ئەو خێزانە دەکەیت کە لەسەر جێگا بێت یاخود لە شوێنی تایبەتی خۆی بێ بۆ مودەیەکی زۆر لەسەر جێگادا مابێتەوە. چۆن ئەو هاوکاری دەکەیت دەکرێت ئەو بڕەمادی کە تو یارمەتی ڕاستە خۆ بدرێ بە نەخۆشەکە یاخود بدرێت بەیەکێک لە ئەندامانی خێزانەکەی دەبێت چۆن ئەو هاوکاریە بکرێت چۆن ئەنجام بدرێت دەکرێت بەشێکی ڕاستە خۆ بێت؟ بەڵێ بەنسبەت ئەو پرسیارە دیارە ینی ئەو نەخۆشە دەبێ بزانین کە سوکاری هەیە کەسێک هەیە چاودێری دەکات لێپرسراوە لێی لە هەموو حاڵەتەکانی چکە نەخۆش هەندێک نەخۆشی هەیە ینی هەستی نەماوە هەر یارمەتێکشی بدەی ناتوانێت تەسەڕوفی پێ بکات جا بۆیە باشتر وایە بدرێتە دەستێکی ئەمین کە هاوکارێکە بگاتە نەخۆشەکە بۆ ئەو شتانی کەوا پێداویستیاتی نەخۆشەکەیە جێبەجێ بکات ئەوەش ئەجرێکی گەورەیە بەڕاستی اینجا ئەو حاڵەتانە ئەبێ ینی هەندێک ینی وردەکاری تیا بکرێت وەکو باسم کرد ینی ئەبێ بدرێتە دەستێکەوە ئەو بڕە یارمەتی کەوا تەرخان کراوە و تەنها بۆ نەخۆشەکەیە بگاتە نەخۆشەکە و لە شتی ترا سرف نەکرێت ئەوە دەبێت لەو ناحیەوە وردەکارێکی تیابێت جاوا باشترە کەوا بدرێت بە ئەو کەسی کەوا لێپرسراوە لە نەخۆشەکەش ئەگەر خۆی هەست و نەستیا بوو اینجا دوایەوە ژیر بوو باری تەندروستی و عقلی تەواو بوو دەتوانرێ مباشرتەن بدرێتە خۆی بۆی و بتوانێت تەسەڕوفی تیا بکات. بەڵێ لە قسەکانت ئاماژە بۆ کرد ئەوەی کە لێپرسراوە لە نەخۆشەکەدا دەکرێت بۆ منە دایکەکە نەخۆش بێت یاخود باوکەکە نەخۆش بێت کە بۆ کەسانێکی تر هاوکاری دەکەن ڕەپارەکە نەدەم بێکێک لە باوانەکە بیجەن بە منداڵەکانیان. پرسیارێکی جوانە ینی هەندێک جار ئەو ئینسانە پێشەوەی نەخۆشکەوێ کاری هەبووە یان کارمەند بووە گەشتە و حاڵەتی کە نەتوانێت ئیشکە بژێوی ژیان بۆ منداڵەکان ئەگەر خاوەن خێزان بۆ منداڵەکانی پەیدا بکە ئەو کاتە بەڵێ دەکرێت یعنی
ئەو بڕەپارەیە دابش بکرێت هەندێکی بۆ نەخۆشەکە بۆ خۆی سەرفکرێ و هەندێکشی بۆ کەسوکارەکەی سەرف بکرێت چکە ئەوستا ناتوانێت ینی لە حاڵەتێکە ناتوانێت هیچ ئیشوکارێ بکات بڵێن کارمەندێکیش نییە پارەکەی ماگانە بۆ بێت ممکنە کرێکاری بکات ڕۆژانە بڕەپارێکی دەستکەوێ جا ئەو حاڵەتانە دەگۆڕێت ئەو کەسی کەوا ئەوێ یارمەتی ئەو کەسانە بکات ئەبێت تەماشای حاڵەتەکەی بکە ئەگەر یەکێکە کەوا هیچ بژێوی ژیانی نەماوە لە کار کەوتووە و ئێستا پێویستی بە یارمەتیەیە بەڵێ دەتوانرێت کە یارمەتی منداڵەکانی بدرێت چکە منداڵەکان ممکنە لە قوتابخانە بن پێویستیان بە پێداویستیات هەبێ بۆ خێزانەکەی بۆ ئەوەی یعنی تووشی مەینەتی زیاتر نەبن. بەڵێ ئێمە لە قسەکانماندا یاخود لە گفتوگۆکانماندا ئاماژەمان بە هاوکاری مادی کرد یاخود معنەوی کرد یان سەردانیکردنی نەخۆش لێرەدا بۆ منە تۆ هاوکاری ئەو خێزانە دەکەیت بەڵام بە بڕەپارێک نا یاخود بە بڕێکی مادینا کە تۆ پێشکەشی ئەو خێزانەی دەکەیت بۆ منە ئێمە گوێبیستی بوون یاخود بەرچاومان کەوتووە بەرکەوتەمان هەبوو لەگەڵیدا بەشێک لە پزیشکان بۆ منە زانویانە باریدارای ئەو خێزانە باش نییە خۆیان نەشتەرگەرەکانیان بێ بەرامبەر ئەنجامداوە بۆ نەخۆشەکە یاخود چارەسەری تەواوەتی نەخۆشەکەیان کردووە بێ بەرامبەر لێرەدا ئەجر و پاداش لێرەدا چۆن ڕۆڵ دەبینێت چۆن خۆی دەبینێتەوە. بەڵێ ئەو حاڵەتانە تەبان لە کۆمەلگا ڕوو دەدات یعنی ئێستا پزیشکی وامان هەیە سواز بۆخوا هەتا لە فەحسکردن و وەکو نەشتەگەری و ئەو شتانە بەڕاستی یارمەتی باش دەدەن ینی دەستی هاوکاریان زۆر باشە اینجا کۆمەڵە دەستگایەکی خێرخوازیش هەیە ینی کە کۆمەڵە پزیشکێک خۆیان ئامادە کردووە بۆ ئەو نەوعاتە حاڵانێکەوە کەسێک باری دارایی خراپە ئەوان دەچن بە هەنایەوە ئەو پێداویستیانی کە پێویستی بێت لە بواری پزیشکدا ئەوان دەستی هاوکاری پێشکەش دەکەن ئەوە بەڕاستی ئەجرێک و پاداشتێکی گەورەیە لای خوای پەروەردگار چکە ئینسان ئەبوابی خەیر و چاکە زۆرە دەتوانێت هەر ئینسانێک هەر مرۆڤێک لە ڕێگەیەکەوە خزمەتی مرۆڤایەتی بکات و ئەجر و پاداشتی دەستکەوە لای خوای پەروەردگار وەکو ئەچێتە بابی عیبادەتیشەوە عیبادەتیش ینی بەڕاستی چەمکێکی گەورەیە زۆر شتەگرێتەوە ئەویش لە ئەعمالی ساڵحەیە لە کردەوە چاکانە کەوا دائیمەن پەیوەستە بە ئیمانەوە کە خوای پەروەردگار فەرمیێ والعصر إن الإنسان لفي خسر إلا الذين آمنوا وعملوا الصالحات وچەندها ئاەتی ترمان هەیە کەوا مقارنەی ئیمان و عملی صالح دەکات اینجا لە کردەوە چاکەکانە ئینسان بتوانێت فرسەتە لەم دنیاە کردەوەی چاکە بکات بۆ ئەوەی لە ڕۆژی قیامەتە لە ڕۆژی دواییە ئەو پاداشتێکەوە لە دنیا کردوێتی دەستی کەوێتەوە و ببێتە مای ڕەزامەندی خوای پەروەردگار لەسەر ئەو بەندە. بەڵێ ئێمە کە باز لە خوێندکاران دەکەین گەر هەر قۆناغێک بێت بێگومان لایەن دایک و باوکەوە بڕەپارەیان دەدرێتێ بۆ مەسرەفی ڕۆژانان یاخود بۆ کاروباری ڕۆژانان لە خوێندنگا بێت یاخود لە زانکۆکان بێت بەڵام لێرەدا لە ساڵی 2019 بوونە کۆمەڵی خوێندکار کۆمەڵی کامپێکهێنا ڕێکخراوی کامپێکهێنا بۆ هاوکاریکردنی نەخۆشانی بە تایبەت سەرجێگا کە بۆ مای چەند ڕۆژێک بەردەوام بوون لێرەدا دەکرێت خوێندکاران کە خۆیان بۆنە خاوەنی بژێوی تایبەتی ژیانی خوانی بەڵکو لەلایەن دایک و باوکو یاخود لەلایەن ئەنجامانی خێزانیەوە هاوکاری دەکرێت ئەوان بتوانن ئەم هاوکاری نەخۆشانە بکەن لە سەرجێگا ڕێکخراو پێک بهێنن. بەڵێ کو باسم کرد هەموو کەسێک ینی فرسەتێکی بۆ هەیە لەم دنیا بتوانێت ئیستیغلالی کا و شوێن پەنجەی دیار بێت اینجا خوێنکار دەبێت مامۆستا دەبێت هەر چیرێکی تر دەبێت لەم کۆمەلگەیە دەتوانێت کاری چاکە ئەنجام بدات جا بەنسبەت خوێنکارانیشەوە کە ئەو کارە دەکەن ئەوە کارێکی پیرۆزە کە بتوانن پرۆژەیەکی ئاوایان هەبێ خزمەتی نەخۆشەکان بکەن بە تایبەتەوانی کە لەسەر جێگان معنەویان بێ یا مادیان بێت اینجا ئەم جۆرەشتانش خوای پەروەردگار بەرەکەتی تێکاگە بە تایبەت ئەو پرۆژەیەک ئەگەر بۆ خوای پەروەردگار بێت ئیخلاسی تیا بێت
ئەوە خی پەرودگار ینی بە یەقینەوە بە دڵنیایەوە بەرەکات ئەکاتە ئەو ئیشانەوە اینجا لە ڕوویەکی تریشەوە کە ڕووی مرۆڤایەتیە ینی ئینسان وەکو باسمان کرد خی گەورە ڕێزی لێگردووە ئەو ئینسانە ئیتر هەر شتێک بێت کە مادام ئینسانە ئەبێ هەموو ینی چینەکانی کۆمەلگا لە کاتی پێویستە بێن بەدەمیەوە هاوکاری بکەن ئەو جۆرە پرۆژانش لە ناو کۆمەلگەی ئێمە الحەمدلله زۆرە بۆیە هەتا ئێستا باری کۆمەڵایەتیمان تا ڕادەیەک هەر بە هێزە چونکە زۆر پلان و ئەملاولا دەکرێتکەوە باری کۆمەڵایەتیمان تێک بدرێت بەڵام سواز بخوا هەتا ئێستا متەماسیکە پێکەوەن ئەوە شتێکی زۆر چاکە. دکتۆر ئەمێت دواوتت لێرەوە وەربگرم دواوتە چی دەبێت لە هەمان کادا ڕێنماییت بۆ کەسانی کە ئەنجامی خێزانەکانن یاخود نەخۆشی سەرجێگەیان هەیە پامت چ لێرەوە؟ بەڵێ وەڵاهی هەموو ئینسانێک ئەبێ هەز بە مەسئولیت بکات چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمیێ كلكم راع وكلكم مسؤول عن رعيته ئەم بەرپرسیارەتیە ئەم مەسئولیەتە گەورەیە هەرکێو لە شوێنی خۆیەوە اینجا هەر کەسێک دەزانێت کەەوە ئەوەی کە لە ژێردەسیایەتی چۆن مامەڵە بکە لەگەڵیا اینجا لە بارەی واجببوونەوە کەەوە هەندێک جار ئەگاتە حاڵەتی واجببوون کەوا تۆ دەستیارمەتی و هاوکاری و ڕێزگرتن و مادیەن و معنەویان لەگەڵ ئەو کەسانە بیت جا بە تایبەتەوانێکەوە نەخۆشیان هەیە ئەوە پێویستە ینی ئەو وەکو سەقافەتێک و ڕۆشنبیریەکەوە بڵاو بکرێتەوە لە ڕێگەی ئەعلامەکانەوە لە ڕێگەی زانایانی ئاینیەوە کە ڕێز لە ئەو کەسانە بگیرێتکەوە بە ساڵا چوون نەخۆشن لە جێگان و هەروەها ئەبێ حکوومەت دەوری خۆی ببینێ لەو بوارە جێگەی تایبەتیان بۆ دابین بکات هاوکاری بکرێن چونکەوە مەسئولیەتێکە هەر چۆن مەسئولیەتێکی خێزانی هەیە و مەسئولیەتێکی لە کۆمەلگا هەیە و مەسئولیەتێک شێ دەکەوێتە سەر حکوومەت ینی ئەم سێ بڕێن لایەنە ئەبێ بە واجبی خۆیان هەستن دەربارەی هەر ڕووداوێک دەدات یان هەر حاڵەتێک هەیە لە ناو کۆمەلگا بۆەوەی کۆمەلگەیەکی بەختەوەر بین ئینشاءالله تعالە دەستان خۆش بێت. بەڵێ زۆر سواز بۆ دکتۆر پشتیان ساوەر بانخواست کە پشتێکی ڕاستەخۆ لە هەولێرەوە لەگەڵمان بووی سواز بۆ بەشداریکردنە بەرنامەی باش کوردستاندا.